کی 20 ڕۆژ ماوە بۆ ئەنجامدانی کۆنگرەی حوتەمی یەکگرتووی ئیسلامی، بەڵام تا دێت قسەکردن لەسەر کاندیدەکان بۆ پۆستی یەمینداری گشتی و حزبە گەرم و گۆڕتر دەبێت. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووە ئاشکرای کرد بۆ وەرگرتنی پۆستی یەمینداری گشتی 4 کەس خۆیان کاندید کردووە و NRT ناوەکانیان بڵاو دەکاتەوە. هەرێک لە سەلاحەدین بەیادین یەمینداری پێشووی یەکگرتوو محەممەد ڕەوف، سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی ئەبوبەکر کاروانی، ئەندامی سەرکردایەتی محەممەد فەرەج کە ئێستا یەمینداری یەکگرتووە خۆیان بۆ وەرگرتنی پۆستی یەمینداری گشتی کاندید کردووە. جناب مامۆستا سەلاح بەرهەویە خۆیان دیارکردی و بێت جناب مامۆستا محەممەد فەرەج خۆ ئەمیندارن و کە و مافێویە و ئەویژی ئەو ڕەغبەتەیە هەی هەرچەندە کەسێ هێشتا وەکو شێوەیەکی فەرمی هێشتا ئیعلان نەکردیە بەڕێز محەممەد ڕەوف و بەڕێز کاروانی ئەبوبەکر عەلی کاروانی ئەوانە حەتانوکە ئەوە دیارن و خۆ کاندیدکەن بۆ ئەمینداری گشتی. بەپێی زانێرەکانی NRT سەلاحەدین محەممەد بەیادین داوای لە محەممەد فەرەج ئەمینداری گشتی ئێستا یەکگرتوو کردووە کە خۆی کاندید نەکات بۆ پۆستە، بەڵام محەممەد فەرەج لە وەڵامدا بە سەلاحەدین بەیادینی وتووە کە جارێکی تر خۆی ئامادە کردووە بۆ وەرگرتنەوەی پۆستی یەمیندارێتی ئەو حزبە. بەپێی قسەکانی لیژنەی ئامادەکاری کۆنگرە بڕیارە لە کۆتایی مانگی 5 بەسرێ، منیش بەڵێ یەکێکم لەوانەیە کە خۆم پاڵاتەوە بۆ منافسەکردن لەسەر پۆستی یەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان. لە دەنگۆ دەرچووە خۆی دیاری کرد، خۆی هەڵوێستی دەربڕیوەکە بەنیازە خۆی کاندید بکاتەوە. ئەمێنێتەوە لە چه چوارچێوەیەکە خۆی کاندید دەکات بۆ چه ئامانجی مەبەستەیە. لەو بارەوە قسە لەگەڵ دیالۆگمان لەگەڵ مامۆستا سەلاحەدینیش کردووە، ئەگەر لە چوارچێوەیەکی دیاریکراوە بۆ مهمە ئەرکێکی دیاریکراوە بێتەوە ئەکرێ خۆ کاندیدکردنەوەکەی بکەوێتە خزمەت یەکگرتوو. بڕیارە کۆنگرەی حوتەمی یەکگرتوو لە ڕۆژی 26 مانگەدا و بە بەشداری نزیکەی 900 ئەندام لە شاری هەولێر ببەسترێت و ئامادەکاریەکانی هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرەش لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێم دەستی پێکردووە. بەڵام لێرەدا پرسیار ئەوەیە کە ئایا سەلاحەدین محەممەد بەیادین ئەمینداری پێشووی یەکگرتوو کە لە سەرەتای دامەزراندنی یەکگرتووەوە تا کۆنگرەی 6 ئەمینداری گشتی بووە، ئەم جارە لە کۆنگرەی حوتەمدا دەتوانێت متمانەی ئەندامانی کۆنگرە بەدەست بێنێت و ئەو کێشانە چارەسەر بکات کە دەوترێت لە ناوخۆی ئەو حزبەدا بوونیان هەیە.